ڕاگەاندنی هاوبەشی کومیتەی ڕێبەری کاتی حیزبی کۆمۆنیستی ئێران، کومیتەی ناوەندی کۆمەڵە و کومیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران سەبارەت بە نەبوونی مەشروعیەتی کەڵک وەرگرتن لە ناوی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا دوو ڕاگەاندن سەبارەت بە بەڕێوەچوونی دوو کۆنگرە لەلایەن کۆمەڵێک لە هاوڕێیانی پێشووی ئێمەوە بڵاو کراوەتەوە کە هەردوو واژۆی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵەیان بەسەرەوەیە. لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا زۆربەی ئەو کەس و لایەنانەی کە هۆگری بە دوواداچوونی مەسایلی سیاسین تا ڕادەیەک لەگەڵ باس و دیالۆگەکانی نێوخۆی حیزبی کۆمۆنیستی ئێران ئاشنان. ئەم باس و دیالۆگانە لەناو هەڵسوراوانی نێوخۆی وڵاتیشدا کەم و زۆر دەنگدانەوە و ڕنگدانەوەی بووە و گفتوگوی لەسەر کراوە. لەو ماوەیەدا سەرەتا وتیان کە ناکۆکیەکان ناڕوونن، دواتر لەسەر بنەمای هەر ئەو ناڕوونیە ڕێکخراوی حیزبیان بەسەر دوو باڵی چەپ و ڕاست کۆمونیست و ناسیۆنالیستا دابش کرد و بەم دابشکاریە و بە پەیڕەویکردن لە نەیارانی سەرسەختی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بێڕێزیان بە تێگڕای ئەندامانی کرد. جیاوازیە سیاسی و دابشکاریە بێبنەماکان هەر لە سەرەتاوە تاکو ئێستاش ناڕوون بوون و بۆ چاودێرێکی دەرەکی بەلایەن و بێغەرەز و دەمارگرژی هەستبەم جیاوازیانە لەسەر بنەمای ئستراتێژی سیاسی و بەرنامەی کردەی سیاسی جیاواز تا ڕادەیەکی زۆر ناممکن بوو. بەم هۆیەوە ئێمە زۆر جار ڕامانگەیان کە ناکۆکیە هەنووکەیەکان لەو ئاستەدا کە هاتوونەتە گۆڕێ گەورە کراونەتەوە و بە هیچ شێوەیەک نیان دەتوانی پاساو بن بۆ ئەو جیابوونەوەی کە لەلایەن ئەوانەوە ڕوویداوە. بوونی دیالۆگ و گفتوگوی سیاسی لەسەر بابەتگەلی جێی ناکۆکی مەرجی گەشەکردنی هێزری سیاسی و وردبینیە لە دیاریکردنی بەرنامە و ئستراتیژی هەر حیزبێکی سیاسی جدیدا. حزب بەبێ ئەم جۆرە دیالۆگ و گفتوگویانە جێگە و پێگەی تا ئاستی مەحفەلێکی ناسیاسی ویان شەریکەیەکی تەعاونی دادەبەزێت. لەم ڕۆوە سروشتیە کە بە پێی ڕواڵ باس و دیالۆگی سیاسی نەتەنیا نابێت ببێتە هۆی پرش و بڵاوی و لێکدابڕان، بەڵکو و دەرەنجام پتەوترین هاونەزەری و سەقامگیری بەرنامەیی و ئستراتیژیکی حیزبێک هەر لەم ڕێگایەوە دەستەبەر دەبێت. لە ڕاستیدا ئەم دیالۆگانە لە هەلومەرجێکدا دەبنە هۆی جیابوونەوە کە بگەن بە ناکۆکی لەسەر بەرنامە و ئامانج و ئستراتیژ. ئەوەی کە وەک ناکۆکی سیاسی پێناسەکرا لە بازنەی شک و گومان و هێندێک جاریش بەبێ متمانەیی و بەریەککەوتنە ڕێکخراوەیەکان و دڵهێشانی کەسەکان لە یەکتر واوەتر نەچوو کە سەرنجام بوو بەهۆی جیابوونەوەی کەمایەتیەک لە حیزبی کۆمونیست و کۆمەڵە. دیارە کە هەڵسوڕان و کارکردن لە حیزبێکی سیاسیدا ئەمرێکی دڵخوازانەیە. نابێت و ناکرێت هیچ کەسێک لە ژێر گوشاری ئەخلاقی و سیاسی و شتی لەم بابەتەدا ناچار بە قبولکردنی ڕواڵەتی یەکگرتوویەک بکرێت کە بە هەر هۆکارێکەوە بێت نەیهەوێت. هەر کەسێک لە بەرامبەر بژاردەی چاک و خراپی سیاسی خۆیدا بەرپرسە و ئەگەر قبولی بەرپرسیارەتی بکات دەبێت خۆی لە ئاست کۆمەلگادا با وەڵام دەرەوە بزانێت. تا ئێرەی ئەم پێشهاتە بابەتەکە پەیوەندی هەیە بە کەسانی جیابەوە. کردەوە باشترین پێوانەیە بۆ قەزاوەتکردن لەسەر دروستبوون یان نادروستبوونی بڕیارێک کە ئەم هاوڕێیانەی پێشومان داویانە و بێگومان بە بەشی خۆی داوەری لەسەر دەکرێت. بەڵام بۆ ئێمە ئەو کەسانەی کە لەم حیزبەدا ماوینەتەوە خەسارناسی ئەوەی کە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا لەم حیزبەدا ڕوویداوە لەم ڕۆوە گرینگە کە خاڵە لاواز و بەهێزەکانی خۆمان بناسین و دەرس و ئەزمونەکانی بکەین بە بنەمایەک بۆ بەرەو پێشچوونەکانی دواتر و بارهێنانی خەباتکارانێکی وشیارتر و خاوەن تێڕوانینێکی ڕوونتر. لە هەمان کاتدا ئەو دڵنیایە بدەین بە کۆمەلگا و ئەم جەماوەرەی کە هیواکانیان بە ئامانجەکانی ئەم حیزبەوە گرێداوە کە ڕێگەکەمان دروست هەڵبژاردووە و بەردەوام خاڵە لاواز و کەم و کووریەکان دەناسین و هەوڵ بۆ چارەسەرکردنیان دەدەین. پێویستە قەزاوەتکردن لەسەر ئەو بابەتانی سەرەوە بە داهاتوو بسپێردرێت. بەڵام ئەوەی کە ئێستا لە ڕوانگەی ئێمەوە جێگای هەڵوێستەکردنی جددیە ئەوەیە کە ئەم کەمایەتیەی کە دەبوو پاش جیابوونەوەیان ناو پێناسەیەکی دیکەی یەکسان لەگەڵ ئەوەی کە بۆ خۆیان بە گونجاوی دەزانن بۆ درێژەدان بە کار و چالاکی خۆیان هەڵبژێرن. بەداخەوە هەر ئەو ناویان لەسەر خۆیان دانەوە کە ناو پێناسەی زۆرینەیەکە لە حیزبێکدا کە سوور و پێداگرن لەسەر درێژەدان بەو ڕێگە و ڕێبازەی کە تا ئێستا لەسەری بەردەوام بوون.
لەوانەیە بوترێت ئەوانیش درێژە پێدەری هەر ئەو ڕێبازەی تاکو و ئێستای حیزبن. ئەگەر وایە جیابوونەوە لە بەرچی؟ ئەگەر وانیە و جیابوونەوە لە ڕوانگەی ئەوانەوە بە گوێرەی خوێندنەوەیە کە لەسەر ناکۆکیەکان بوویان بێگەڕانەوە بوو دەمێنێتەوە کەڵک وەرگرتن لە ناو پێناسەی حیزب. ئێستا دەکرێت پرسیار ئەوە بێت کە کام لایەن پاش جیابوونەوە ماف و ڕەوایەتی کەڵک وەرگرتنیان هەیە لەو شتانەی تا ئێستا بوونیان هەبووە. لە حاڵەتێکی لەم چەشنەدا پێویستە بگەڕێنەوە بۆ منتەق، ئەخلاقی تەندروستی سیاسی و بۆ پەیڕەوی ناوخۆ کە تا کاتی جیابوونەوە هەردوو لایەنەکان پێی پابند بوون و هەروەها بۆ ئەزمونونەکانی هەتا ئێستای جیابوونەوەکانی ناوڕەوتە سیاسیەکان. هەمووی ئەمانە کە باسمان کرد پێمان دەڵێن کە ئەو هاوڕێیانەی پێشوو هەر خوێندنەوەیکیان لەسەر خۆیان هەبێت دوای جیابوونەوەیان ماف و ڕەوایەتی کەڵک وەرگرتن لەم ناو پێناسەنیان نییە. هۆکارەکەشی ڕوون و ئاشکرایە لەبەر ئەوەی هەروەک لە پێشووتردا ئاماژەمان پێکرد جیابووەکان هەر پاساوێکیان بۆ جیابوونەوەکان هەبێت ڕاستیەکەی ئەوەیە کە کاتێک جیابوونەوەی خۆیان ڕاگەیاند لە هەموو قۆناغی باس و دیالۆگەکانی 6 ساڵی ڕابردوودا کەمینەیەکیان لە ناو حیزبی ئێمەدا پێکدێنە. لەمڕۆوە ئەگەر جیابوونەوە مافی کەمینەیەکی حیزبی بوو بێت ئاشکرایە کە هەڵبژاردننی ئەم ناوانە مافی ئەوان نییە. ئێستا ممکنە بوترێت کە بابەتەکە ڕێک پەیوەندی هەر بەم زۆرینە و کەمینەوە هەیە. لە هەلومەرجی ئێستادا دەکرێت بە زەبری وشە و دەستەواژەکان، منتەق، پەیڕەوی ناوخۆ و سەرجەم ئەزمونونەکانی هەتا ئێستا پشتگوێ بخرێن و بوونی ڕاستیەکانی ناو ڕیزبەندی تەشکیلاتی پاش جیابوونەوە چاواشە بکرێن. دەکرێت تەشکیلات و کەسانێکی کە پتر لە 40 ساڵە لە پێناو ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشان و بەدی هاتنی ئارمانی بەرزی سوسیالیزمدا فیداکارانە خەباتیان کردووە بە دژایەتیکردن لەگەڵ ئەو ئامانجە لە قەڵەم بدرێن کە لەم مێژووی دیالۆگ و ناکۆکیەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستدا جگە لە قۆناغێکی کورتماوە بێوێنەیە هەر ئەو جۆرەی کە جیابەوەکان ئەم جارە کردیان بەڵام ناکرێت بۆ ماوەیەکی دوور و درێژ گاڵتە بە شعوری و خەبەر هاتوو و شیاری کۆمەلگا بکرێت. پێوانەی دیاریکردنی زۆرینە و کەمینە لە حیزبێکی سیاسیدا چییە و لە مێژووی بزوتنەوەی کۆمونیستیدا زۆرینە و کەمینە چۆن پێکهاتون؟ ئەگەر منتەق، ئەخلاقی سیاسی تەندروست و ئەزمونونەکانی تاک و ئێستا ئەساس و بنەما بێت و هەر ئەوەش بە پێی هەلومەرجی ئێستا و بە مەبەستی دیاریکردنی زۆرینە و کەمینەی ناو حیزب تا کاتی جیابوونەوە بەکاربێنین ئەو ڕاستیە دەردەکەوێت کە لە دەروەی وڵات بەلانی زۆرەوە 30% و لە تەشکیلاتی عەلەنی کۆمەڵە لە کوردستانیش کەمتر لە ژمارەی پەنجەکانی دەستبوون. سەبارەت بە تەشکیلاتی ناوەی وڵاتیش بەهۆی هەلومەرجی ئەمنیەتیەوە نە ئێمە و نەجیابەوەکان ناتوانن بەراوردێکی دروست و سەلمێنەر بخەینە بەردەست. ئەگەر چی سەرجەم نیشانە و هۆکارەکان دەور و نەخشی عینی خەباتکارانە و هەڵسەنگانەکان لەم بابەتەوە لە دژی ئەوان شایەدی دەدەن. بەڵام بەداخەوە بە حوکمی ئیستبدادی سیاسی دیواری حاشاکردن لەم بابەتەوە بەرزە. سەرەڕای هەموو ئەم ڕاستیانە بۆ سەلماندنی لەم بارودۆخی ئێستادا کە مەحکەمە و نەزم و نیزام و یاسایەک بوونی نییە کە بۆ بابەتگەلێکی لەم چەشنە پەنای بۆ ببردرێت تەنیا لە 3 ڕێگاوە دەتوانین بە دوواداچوون بۆ دەستنیشانکردنی ڕاستیەکان بکەین. ڕێگا چارەی یەکەم ئەوەیە گەڕانەوە بۆ ویژدانی و خەبەر هاتووی ئەو ئەندامانەی کە لەگەڵ لایانی جیابەوە کەوتون. ئەگەر وای دابنێن ئەوان بەم باوەڕە ئەخلاقیە بارهاتوون کە کۆمونیستەکان مرۆڤێکی سادقن و شەرم دەکەن ڕاستیەکان بشارنەوە لە بەشی دەرەوەی وڵاتی ئەو ئەندامانەی کە لەگەڵ لایانی جیابەوە کەوتن دەپرسین ئایا بەر لە ڕاگیرانی پرۆسەی ئەندامگیری کە نزیکەی 4 ساڵ لەمەوبەر کومیتەی ئیجرایی پێشوو بە ناڕەوا و ئەمری بەڕاگرتنی کرد و بە دوای ئەودا و تا کاتی جیابوونەوەش ژمارەی ئەو کەسانەی کە لە دەرەوەی وڵات لەگەڵ ئەم جیابوونەوەی کەوتن زۆرینەی ئەندامی حیزب بوون یان کەمینە؟ وەڵامی ئەم پرسیارە بە ئێمەنا بەڵکو بە ویژدانی خۆیان بدەنەوە و بزانن کە ئایا لەم ڕۆوە بەڕاستی ئەو ناوەی کە بۆ حیزبەکەیان دیاری کردووە ڕەوایەتی هەیە؟ سەبارەت بە ئەندامانی بەشی عەلەنی کۆمەڵە واتە پێشمەرگانە پێویست بە ڕوونکردنەوەی زیاتر نییە لەبەر ئەوەی ئامارەکە ڕوون و حاشا هەڵنەگرا. ڕێگا چارەی دووەم ئەوەیە سەرجەم سەنەد و بەڵگەنامەکان بخرێنە بەردەست کۆمیسیۆنێکی باوەڕپێکرا و بێلایەن کە هیچ گومانێک لەسەر عادڵانە بوونی قەزاوەتکردنیان نەبێت تا لەم بابەتەوە وردبینی پێویست لەو زانیاریانەدا بکەن و بڕیاری لەسەر بدەن.
هەر لێرەدا ئەوەش بڵین کە ئەگەر هاوڕێیانی پێشومان ناوێکی گونجاوی دیکە بۆ خۆیان دیاری نەکەن ئێمە پەنابردنەبەر ئەم ڕێکارە تاوتوێ دەکەین. ڕێگا چارەی سێەم ئەمەیە گەڕانەوە بۆ ئەنجامی ئەو دوایین کۆنگرە و کۆنفرانسانەی کە هاوڕێیانی جیابەوە تیاندا بەشدار بوون و ڕەواتیەکەیان قبول کردووە. یەکەم کۆنگرەی هەفتەی کۆمەڵە لە هاوینی ساڵی 1396 بەڕێوەچوو. جیابۆکانی ئێستا لە داڕشتن و نووسینەوەی ئایننامەی ئەم کۆنگرێدا بەشدار بوون و پەسەندیان کرد. لەم کۆنگرێدا بەشداریان کرد دەنگیان بە قەرار و بڕیاننامەکاندا لە هەڵبژاردننی کومیتەی ناوەندی کۆمەڵەدا بەشدار بوون، بەڵام بەهۆی ئەوەی کە کۆنگرە ئامادە نەبوو تەرحی ئەوان بۆ هێشتنەوەی کومیتەی ناوەندی پێشوو قبول بکات و هەڵبژاردننی ئازاد و دموکراتیک بە پێی دەنگی ڕاستەوخۆ و نەهێنی هەر ئەندامێکی حازر لە کۆنگرەدا بە پێی مەیل و بڕیاری ئەوان نەبوو بۆ ڕێبەرایەتی کۆمەڵە خۆیان هەڵنەبشارد. دووەم کۆنفرانسی 12 تەشکیلاتی دەرەوەی وڵات هاوینی 1397 بەڕێوەچوو. هاوڕێیانی پێشومان تیاندا بەشدار بوون و هیچ کام لەوان بۆ ڕێبەرایەتی ڕێکخراوی دەرەوەی وڵات دەنگی پێویستیان نەهێنایەوە و هەڵنەبژێردران. لە کۆنفرانسی دواتریش واتە کۆنفرانسی 13 دەگوزارین کە بەبێ هیچ هۆکارێکی پشت پێبەستراو بایکۆتیان کرد. سێهەم کۆنگرەی 12 حیزب هاوینی 1394 بەڕێوەچوو. لەم کۆنگرێدا 23 کەس وەک کومیتەی ناوەندی هەڵبژێردران کە لە کاتی باس و دیالۆگە نێوخۆیەکاندا 14 کەسیان ڕێبەری و هدایەتی جیابوونەوەکەیان لە ئەستۆ بوو. کۆنگرەی دواتر واتە کۆنگرەی 13 حیزب بوو کە دەبوو لە ساڵی 1396دا بەڕێوە بچێت. لەلایەن ئەم ڕێبەرایەتیەوە سەرەڕای چەندین جار داواکاری زۆربەی ئەندامانی حیزب بە کۆمەڵێک پاساوی نالۆژیک و نامەنتقی بەردەوام و دوا دەخرا. واتە ئەم تەنیا ئۆرگانە ڕێبەریەی کە ڕەوتی جیابەوە تێیدا زۆری نەبوون بەکردەوە بە تێپەڕبوونی 5 ساڵ بەسەر ماوەی بەڕێوەچوونیدا بە پێی پەیڕەوی ناوخۆ شەرعیەتی خۆیان لەدەستا بوو. لەم ڕوەشەوە بەم پێوانانش ئەم هاوڕێیانەی پێشوو لە جێگە و پێگەیەکدا نین کە ناوی حیزب و کۆمەڵە لەسەر خۆیان دابنێن. ئێمە لەباری حقوقیەوە ئەم حەرەکەتە بە ناڕەوا و بە پێچەوانەی ئەخلاقێکی تەندروست لە پرۆسەی جیابوونەوە تەشکیلاتیەکان و هەروەها سونەتە جێکەوتوەکان لە نێو کۆمەڵە و حیزبی کۆمونیست و چەپی شۆڕژگێڕ و بەرپرسدا دەزانین و چاوەڕوانیمان لەلایەنی جیابەوە ئەوەیەکە بەم بڕیارەی خۆیاندا بچنەوە. پێداچوونەوە بە پێناسەکردنی خۆیاندا نەتەنیا دەکرێت وەک ڕواڵێکی پێشکەوتن خوازانە بە حیسابێت، نەتەنیا لە خزمەت لێک نزیک بوونەوەی ڕەوتە چەپ و کۆمونیستەکاندا دەبێت، بەڵکو دەتوانێت ڕێگاش بۆ هاوکاری لە داهاتووی ئێمە و ئەواندا خۆش بکات. لەم ڕۆوە جارێکی تر جەخت دەکەینەوەکە لایەنی جیابەوە سەرەڕای هەر پاساوێک کە بۆ جیابوونەوەکەیان هەیان بێت کاتی ڕاگەیاندنی جیابوونەوەکە کەمینەیەک بوون لە ناو ڕێکخراوی ئێمەدا. بەم هۆیەوە چ لە باری حقوقی و چ لە باری سیاسی و ئەخلاقیەوە بۆیان نەبووە و نییە کە لە ناوی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران کەڵک وەربگرن. ئێمە کەڵک وەرگرتن لەم ناوانە لەلایەن ئەوانەوە بە ناڕەوا دەزانین و ڕای دەگەێنین کە تا ئەو کاتەی ناو و پێناسەیەکی تر بۆ چالاکی سیاسی خۆیان دیاری دەکەن ناویان ڕەوتی جیابەوەیە و بەم ناوە پێناسە دەکرێن. لە کۆتاییدا بە پێویستی دەزانین ئاماژە بەو خاڵش بکەین کە ڕوونکردنەوەی سیاسی ئەوەی کە سەرەڕای هەموو ئەو ڕاستیە ڕوون و ئاشکرایانە بۆچی ڕەوتی جیابەوە دەستیان داوەتە جیابوونەوەیەکی لەم چەشنە، ئەمە پێویستی بە خەسارناسی و باس و دیالۆگی سیاسی جدی هەیە کە نەتەنیا بە حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە و لێکترازان و جیابوونەوەکانی پەیوەندی هەیە، بەڵکو بەرەو پێشبردنی لەسەر چارەنووسی سەرجەم هێزە چەپەکانی ئەم کۆمەلگایە کاریگەری دادنێت. کومیتەی ڕێبەری کاتی و ئامادەکاری کۆنگرەی 13 حیزبی کۆمونیستی ئێران، کومیتەی ناوەندی کۆمەڵە، کومیتەی دەرەوەی وڵات، 2 گوڵانی 1401 تاوی 22 ئاڤریلی 2022 زاینی.